بەبێ هیچ ڕاگەیەنراوێکی فەرمی و ئاشکراکردنی دەرەنجامی سەردانەکەیان بۆ ڕایگشتی، شاندی باڵای ریفراندۆم بە سەرۆکاتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی بە بێدەنگی وڵاتانی ئەوروپایان جێهێشت و گەڕانەوە هەرێمی کوردستان. ڕۆژی 11 تەمموز لە هۆڵێکی پەرلەمانی ئەوروپا بارزانی و شاندێکی یاوەری لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار و ڕۆژنامەنووس و کارمەندی پەرلەمان کۆبوونەوە و لە کۆی 750 ئەندام پەرلەمانی ئەوروپا تەنها 2 پەرلەمانتار ئامادە بوون. زانیاریەکانی دوای کۆبوونەوەکەی بارزانی و شاندەکەی لە پەرلەمانی ئەوروپا لە بڕۆکسل ئەوەی دەرخست کە نە سەردانەکە و نە کۆبوونەوەکەیان لە پەرلەمانی ئەوروپا هیچ سیفەتێکی ڕەسمی نەبووە و لەلایەن هیچ گروپ و لیژنەیەکی پەرلەمانەوە ڕێک نەخراوە و لە ئەجێندای کاری هیچ کەم لە لیژنەکانی پەرلەمانی ئەوروپادا نەبووە. گەرچی زانیاریەکانی پاش کۆبوونەوەکەی بارزانی و شاندی یاوەری لە پەرلەمانی ئەوروپا ئەوە دەخەنە ڕوو کە کۆبوونەوەکان بێ دەرەنجامێکی ئەرێنی بەڕێوەچوون و ئەو ئامانجەی کە بۆی چووبوون لە بەدەستهێنانی پشتیوانی نێودەوڵەتی بۆ پرسی ڕیفراندۆمی باشووری کوردستان بەدی نەهاتووە. پێچەوانی ئەو زانیاریانەش محەممەد هاودیانی ئەندامی ئەو شاندەی هەرێم کە بۆ باسکردنی ڕیفراندۆم سەردانی ئەوروپایان کرد لە لێدوانێکی ڕۆژنەماوانیدا ڕایگەیاندووە پەرلەمانتارانی پەرلەمانی یەکێتی ئەوروپا هاوسۆزی زۆریان هەبوو لەگەڵ گەلی کورد و بە شاندەکەی هەرێمی کوردستانیان وتووە بۆ پاڵپشتی لەگەلی کورد لەگەڵ حکوومەتەکانیان قسە دەکەن. بەبێ بەشداری بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی وێکێتی نیشتیمانی ڕۆژی 8 تەمموز لیژنەی باڵای ریفراندۆم بە سەرۆکاتی بارزانی کۆبووە و لەو کۆبوونەوەیەشدا بڕیاریدا شاندێکی باڵا بۆ دانوستان و گفتوگۆ بە ئامانجی کۆکردنەوەی پشتیوانی بۆ ریفراندۆمی باشووری کوردستان ڕەوانەی وڵاتانی ئەوروپا بکات. سەردانی بارزانی و شاندی یاوەری بۆ ئەوروپا و پێشکەشکردنی وتارێک لەلایەن بارزانیەوە لە پەرلەمانی ئەوروپا کاردانەوەی جای لێکەوتەوە. بەشێک لە کاردانەوەکانیش پەیوەست بوون بەو زمانی ئاخاوتنەی کە بارزانی و تارەکەی پێشکەش کرد و لەوێوە جارێکی دیکە هێرشی کردە سەر ئەو لایەنانەی کە لە ڕێگای یاسا و دامەزراوە شەرعیەکانەوە قسەیان لەسەر بەسەرچوونی وادەی ویلایەتەکەی کردووە. بەشێک لە چاودێرانی سیاسیش لەباری وتارەکەی بارزانی لە پەرلەمانی ئەوروپا و ئاخاوتن بە نەفەسی حیزبی وایان لێکدایەوە کە قسەکانی بارزانی لەو کۆنفرانسە ڕۆژنەماوانیەدا قسەی سەرکردەی میلەتێک نەبوو کە خوازیاری دامەزراندنی نیشتیمانێکی نوێ بێت بۆ هەموو کوردان و تعبیر لە خەون و دیدی هەموو هێزە سیاسی و کۆمەڵایەتەکان بکات و پلانی عەقڵانی و واقعی دروستکردنی دەوڵەتێکی نوێی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێت.